سڵاوتان لێبێ بەڕێزان، من دکتۆر سامان ساڵح فەخرەدین، پسپۆری نەشتەرگەری گورچیلە و میزەڵان و پرۆستات لە تاوەری تەندروستی سمارت. لەم ڤیددیۆدا باسی یەکێک لە باوترین ئەو نەخۆشیانەیە کە تووشی پرۆستاتە بێ، ئەوی شێرپەنجەی پرۆستاتە. ئەمەوێت تیشکێک بخەینە سەر ئەو نەخۆشیە و باسێکی بکەین. پرۆستات یەکێکە لەو ئۆرگانانەی کە لە پیاوە هەیە و لە هەر دروستبوونی کۆرپەلەوە لە سکی دایکە ئەم ئۆرگانە دروستە بێت. قەبارەکەی بەقەدەر گوێزێکە بێت و ئەکەوێتە بەردەمی میزەڵان و ڕێچکەی میز بە ناویدا دەڕوات. ئەم ئۆرگانە هەندێک چالاکی هەیە لەگەڵ گەورەبوون و باڵغبوونی ئەو کوڕەیە کە هۆرمۆناتی گەشە ئەکات، هەندێک چالاکی دەست پێ ئەکات بۆ دروستکردنی هەندێک ماددە کە هەڵدەستێت بە چالاکردنی تۆ و سپێرم و هەروەها بەشداری ئەکات لە ئەو ئاو شلەمەنیی کە لە کاتی جیماعە پیاو هەیەی و سپێرمی تێدایە. طبیعی شێرپەنجەی پرۆستات یەکێکە لە نەخۆشیەکانی کە تووشی پرۆستاتە بێت. هەروەکو هەموو ئەزانین کە شێرپەنجە بریتیە لە لادانی خانەکانی ئەو ئۆرگانە لە کار و چالاکیە نۆرمەڵەکەی خۆی. بە هەر گۆڕانکاریەک کە لە ناوکی خانەکەدا ڕوئەدات، ئەو خانانە لە کار و چالاکی سەرەکی خۆیان لا ئەدەن و بە شێوەیەکی ناڕۆکی و پێک و بە شێوەیەکی هەڕەمەکی زیاد دەکەن و زەرەر بەو ئۆرگانە و بە ئۆرگانەکانی تری لەش دەگەێنن. زۆربەی ئەو شێرپەنجانەی کە لە لەشی مرۆڤدا ڕوئەدات و هەروەها لەگەڵ ئەوانیشدا شێرپەنجەی پرۆستات هۆکاری هەیە. ئەکرێت هۆکارەکانی پۆلێن بکەین. طبعاً تا ئێستا زانست نەیتوانیوە بە شێوەیەکی لە 100% هۆکاری دروستبوونی شێرپەنجەی پرۆستات دیاری بکات. بەڵام هەندێک هۆکار هەیە کە ئەگەری دروستبوونی شێرپەنجەی پرۆستات زیاد دەکەن. یەکێک لە گرنگترین ئەو هۆکارانە بریتیە لە هۆکاری تەمەن. نەخۆشی شێرپەنجەی پرۆستات پێی دەوترێت نەخۆشی تەمەن. لەگەڵ بەرزبوونەوەی تەمەنە لە دوای تەمەنی 60 و 70 ساڵیەوە ئەم نەخۆشیە باوترە بێ و ڕێژەی دەرکەوتنی لە ئەو پیاوانەدا کە تەمەنیان بەرزە زیاتر دەبێت. و هەروەها هۆکاری بۆ ماوەیی. هەندێک خێزان هەیە ئەم نەخۆشیە لە باوک و لە باپیر و لە مامیانە هەیە، ئەمیش ئەبێتە هۆی هۆکارێک بۆ ئەوەی ئەگەری توشبوونی کوڕەکانیان بە شێرپەنجەی پرۆستات لە خێزانێکی تر زیاتر بێت. و هەروەها هۆکاری ژینگەیی. هەندێک هۆکاری ژینگەیی هەیە وەکو پیسبوونی هەوا، وەکو خواردنی ناتەندروست، وەکو جگەرە کێشان. ئەمانەش ئەتوانین بە هۆکارێک دایان بنین بۆ ئەگەری زیادبوونی توشبوونی شێرپەنجەی پرۆستات. هەندێک هۆکار هەیە کە پەیوەندی بە جیناتی ئەو کەسەوە هەیە. هەندێک جار ئەبینین کەسێک تووشی شێرپەنجەی پرۆستاتە بێت، بەڵام نە لە خێزانیا هەبووە، نە جگەرە کێشە، نە هۆکارە سەرەکیەکانی تری تێدایە. بەڵام ئەگەر بین شیکاریەک بۆ جینەکانی بکەین، ئەبینین هەندێک گۆڕانکاری هەیە لەو جینانەیە کە وای لێ کردووە توشبوونی بەم شێرپەنجەی پرۆستات تێدا دەربکەوێت. هۆکارێکی تری ئەگەری زیادبوونی شێرپەنجەی پرۆستات بریتیە لە کێشی لەش. هەر کاتێک ئەو کەسە کێشی لەشی لە حەدی طبیعی زیاتر بێت، لە نۆرمەڵ زیاتر بێت، ئەمیش یەکێکە بێ لەو هۆکارانەی کە ئەگەری توشبوونی شێرپەنجەی پرۆستات زیاد دەکات. هۆکارێکی تر هۆکاری ڕەچەڵەکە. ڕەچەڵەک واتە جیاوازی لە نێوان سپی پێست و ڕەش پێستە. طبعاً بەپێی ئەو توێژینەوانەی کە کراوە دەرکەوتووە ئەو کەسانێک کە پێستیان ڕەشە کە ئەگەری توشبوونی شێرپەنجەی پرۆستاتیان زیاترە و هەروەها ئەو شێرپەنجەی کە تووشیان نەبێت لە پرۆستاتە ئەگەری زیان پێگەیاندنیان و بڵاوبوونەوەی لە ڕەش پێستا زیاترە وەک لە سپی پێست. نیشانەکانی شێرپەنجەی پرۆستات وەکو هەموو ئەو ئۆرگانانەی تر پرۆستاتیش کار و فەرمانی خۆی هەیە، وەکو وتمان ئەکرێتە بەردەمی میزەڵان و دەرچەی میز بەویادا دەڕوات. کاتێک کە ئەم ئۆرگانە تووشی نەخۆشیە بێت، هەندێک نیشانی لێ دەرەکەوێت. طبعاً لە شێرپەنجەی پرۆستاتە ئەگەری هەیە لە قۆناغە سەرەتاییەکانی ئەو نەخۆشیەدا هیچ نیشانەیەکی نەبێت، واتە نەخۆشەکە ئەگەری هەیە هەست بە هیچ ناتەواویەک نەکات. بەڵام هەندێک نەخۆش هەیە
نیشانەیان لەسەر دەرەکەوێت بە تایبەتی لە قۆناغە ناوەندی و هەروەها پێشکەوتوەکانی نەخۆشیەکەدا. ئەویش بریتیە لە هەبوونی خوێن لە میزدا، واتە ئەو نەخۆشە لە کاتی میزکردنە ڕەنگی میزەکە سوورە و خوێن ئەبینێت لەگەڵ میزکردنە. ناڕەحەتی میزکردن و هەبوونی کزانەوە و ئازار لە کاتی میزکردنە، ئەمیش یەکێکە لە نیشانەکانی. هەروەها ئازار لە بەشی خوارەوەی سک و ئازار لە بەشی خوارەوەی پشت، ئەمانەش ئەتوانین وەکو نیشانەکانی شێرپەنجەی پرۆستات دیاری بکەین. هەندێک نەخۆش لەوانەیە بە بینینی خوێن یا سووربوونی ڕەنگی سپێرم و شلەمەنی سپێرم کە لە کاتی جوودبوونە یەتە دەرەوە ئەو ڕەنگەی ئەگۆڕێ و ئەبێ بە ڕەنگێکی سوور یان ڕەنگێکی قاوەیی کە نیشانی هەبوونی خوێنە لە ناو ئەو شلەیەدا. هەندێک جار نەخۆشەکە بە شێوەی قۆناغێکی زۆر پێشکەوتوویەت، لەوانەیە ئازار لە ناو هەموو سکیا هەبێت، پشتی بئێشێت، قاچەکانی بئێشێت، بە تەواوەتی ناڕەحەتی میزکردنی بۆ دروست بێت، یا هەر ئەگەری هەیە میزگیرانی بۆ دروست بێ و نەتوانێت میز بکات. نیشانەیەکی تریش کە زۆر باونی ئەو نیشانەیە، ئەویش ئەگەری هەیە ئەو نەخۆشە هەست بە لاوازی سێکسی بکات و کێشەی سێکسی بۆ دروست بێت. ڕێگەکانی دەستنیشانکردنی شێرپەنجەی پرۆستات. لەبەر ئەوەی کە شێرپەنجەی پرۆستات وەکو وتمان ئەگەری هەیە هیچ نیشانەیەکی نەبێت، هەندێک جار دەستنیشانکردنەکەی لە ڕێگەی ئەنجامدانی فەحسێکی تاقیگەیی یا ئەنجامدانی نەشتەرگەریە کە بۆ ناڕەحەتی میزکردن لە هەندێک پیاوە بە نازور نەشتەرگەری پرۆستاتیان بۆکەین، دوای ئەوەی کە ئەو بەشەی پرۆستات کە بە نازورەکە دەریەکەین و ئەینێرین بۆ تاقیگە، نەتیجەکەی هەندێک جاریەتەوەکەوە شێرپەنجەی تایە. یان بەعزێک نەخۆش هەیە خۆی لە تاقیگە یان پزیشکە پسپۆڕەکەی فەحسێکی خوێنی بۆ ئەنێرێت کە ئەو فەحسە تایبەتە بە پرۆستاتەوە و لە ڕێگەی ئەوەوە کە ئەبینێت ئەو فەحسە بەرزە، ئەوە بۆی دەرەکەوێت کە ئەگەری هەیە تووشی شێرپەنجەی پرۆستات بوو بێت. بەڵام ئەگە بمانەوێت بە تەواوەتی دەستنیشانیکەین، ئەگەر نەخۆشەکە شکمان لێی کرد لە کاتی وەرگرتنی ئەو زانیاریانی کە پێمان ئاات و هەروەها ئەو بڵین فەحسانەی کە بۆمان کردووە، ئەتوانین دەستنیشانی بکەین بە شێوەیەکی سەرەکی یان بە فەحسی خوێن و هەندێک جار ئەتوانین بە نردنی نەخۆشەکە بۆ ئەنجامدانی تیشکی موگناتیزی بۆ ناوچەی حەوز و بەشی خوارەوەی سکی، بەهۆی ئەو نەتیجەی ئەو تیشکەوە ئەتوانین بزانین ئایا ئەم نەخۆشە تووشی شێرپەنجەی پرۆستات بووە یان نا. و بۆ دەستنیشانکردنی لە 100% پێویستمان بە وەرگرتنی هەندێک پارچە ئەبێت لە پرۆستات کە بە شێوەی فەحسێکی تایبەت ئەتوانین ئەنجامی بین و چەند پارچێک لە ڕژێنی پرۆستاتەکە وەرگرین و بینێرین بۆ مختبەر، ئەو کاتە ئەتوانین لە 100% بزانین ئایا ئەم نەخۆشە هەڵگری شێرپەنجەی پرۆستاتە یان نا. هەندێک نەخۆش پرسیارمان لێکن یان هەر هاوڵاتیە گەڵێن ئێمە کەی پێویستە کات ئێمە سەردانی پزیشک بکەین بۆ ئەوەی بزانین ئایا ئێمە کێشەمان هەیە لە پرۆستاتە، پرۆستاتمان تەندروستە، کێشەی تایە یان نا. طبعاً هەموو پیاوێک لە دوای تەمەنی 50 ساڵی و بەرەوسەر باشتر وایە ساڵی جارێک یان دوو جار تێستی خۆی بکات بۆ تەندروستی پرۆستات، ئەوش لە ڕێگەی ئەنجامدانی فەحسی خوێن و هەروەها ئەنجامدانی سۆنەری ناوسک و میزەڵان بۆمان دەرەکەوێت ئەم پرۆستاتە ئەگەر کێشەی هەبێت یان نا. ئەگەر نەخۆشەکە هەستی بە ناتەواوی کرد لە میزکردنیە یان گیر و گرفتێکی هەبوو لە کاتی میزکردنە، هەستانی شەوی زۆر بوو، کزانەوەی هەبوو یان خوێنی بینی لەگەڵ میزکردنە، ئەمەش پێویستە کات لەو کاتیان نەخۆش سەردانی پزیشکی پسپۆر بکات. هەندێک جار نەخۆش بڵین لە بۆ ماوەی یان لە خێزانەکەیانە یەکێکیان کە ئەکاتە باوکی یان مامی یان برای گەورەیان بە نەخۆشی شێرپەنجەی پرۆستات دەستنیشان کراوە، پێویستە کات ئەو کاتە کوڕەکانیان لە تەمەنی 50-55 ساڵیە ساڵانە جارێک بۆ دوو جار بچنە لای پزیشکی پسپۆر و فەحسی خۆیان بکەن بۆ ئەوەی کە ئەگەر خوا نەخواستە نەخۆشیەکەشیان هەبوو لە قۆناغێکی زۆر سەرەتاییە دەستنیشان بکرێ و چارەسەری بۆ ئەنجام بدرێت. زۆرێک لە هاوڵاتیان پرسیارمان لێکەن چۆن بتوانین تەندروستی پرۆستات بپارێزین، چی بکەین لە ژیانمانە بۆ ئەوەی کە بە دوور بین لە نەخۆشیەکانی پرۆستات بە تایبەتی شێرپەنجە. طبعاً ئێمە ئامۆژگاری هاوڵاتیانەکەین ئەوانەی کە
ئەترسن تووشی کێشەیەک لە پرۆستاتە بن. چەند خاڵێک هەیە لە ژیانیانە ئەگەر بتوانن ئەوانە پارێزن ئەگەری توش بوون بە نەخۆشیەکانی پرۆستات و شێرپەنجەی پرۆستات کەمترە بێتەوە. ئەویش ژیانێکی تەندروست واتە بە دوور بیت لە جگەرە کێشان، بە دوور بیت لە مادە کەحولیەکان و هەروەها بە دوور بیت لە ژینگەیەکی دووکەڵاوی و ئەو ژینگە ناتەندروستانە. هەروەها خواردنی تەندروست، سەوزە و میوە، بەکارهێنانی سەوزە و میوە بە شێوەیەکی زیاتر وەک لە خواردنی گۆشت و چەوری و ڕێگەیەکی تر وەرزشکردنە بە شێوەیەکی بەردەوام هەفتانە چەند ڕۆژێک وەرزش بکرێت. ئەمانە ئەبێتە هۆی دوورکەوتنەوە یا کەمبوونەوەی ئەگەری نەخۆشی پرۆستات. دوای دەستنیشانکردنی نەخۆشیەکە ئەتوانین ئەو نەخۆشانە پۆلێن بکەین بۆ چەند گروپێک، هەندێکیان لە قۆناغی سەرەتایی نەخۆشیەکەدان، هەندێکیان لە قۆناغی ناوەڕاستی نەخۆشیەکەدان و هەندێکیان ئەکەونە قۆناغەکانی کۆتایی نەخۆشیەکە. چارەسەری هەر یەکێک لەم گروپە نەخۆشانە جیاوازە. ئەوانەی کە لە قۆناغە سەرەتاییەکانان چارەسەرکردنی تەواوی ئەتوانین بۆ بکەین، ئەویش بە ئەنجامدانی نەشتەرگەری لابردنی پرۆستات و هەروەها وەرگرتنی چارەسەری هۆرمۆنی. ئەوانەی کە لە قۆناغی مامناوەندیان ئەوانیش ئەگەری هەیە بتوانین بە ڕێگەی نەشتەرگەری کۆنتترۆلی نەخۆشیەکان بۆ بکەین و هەروەها بە دوای نەشتەرگەریەکەیە پێویست دەکات عیلاجی هۆرمۆن وەرگرن و هەروەها هەندێکیان پێویستیان بە عیلاجی تیشکیش ئەبێت. بەڵام ئەو کەسانەی کە ئەکەونە قۆناغی کۆتاییەکانی نەخۆشیەکەیان ئێمە لەم کاتەیە بە هەندێک عیلاجی هۆرمۆنات ئەتوانین کۆنتترۆلی بڵاوبوونەوە و گەشەکردنی نەخۆشیەکە بکەین و هەروەها ئەتوانین چارەسەری ئەو کێشانە بکەین کە بەهۆی بڵاوبوونەوەی نەخۆشیەکەوە ڕوویداوە. واتە ئەگەر کێشەی لە میزەڵانە دروست کرد بوو، خوێنبەربوونی دروست کرد بوو، ئەتوانین ئەوە چارەسەر بکەین. یا ئەگەر بەرەو ئێسقانێک ڕۆشت بوو واتەیەکی لە ئێسکەکانی ڕانی یا ئێسکی پشتی ئەکرێ بە عیلاجی کیمیایی و بە عیلاجی تیشک چارەسەر بکرێت. ئەگەر هەر کێشەیەکی تری بۆ دروست کرد بوو لە قۆناغە کۆتاییەکانە بەپێی ئەو کێشەی کە دروستی کردووە ئەکرێت چارەسەر وەربگرێت. بە هیوای تەندروستیەکی باش بۆ هەموو لایەکتان، ئینشاءڵڵا کەس تووشی ئەم نەوع نەخۆشیانە نابێت.